ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان، یەکەمین بەرنامەی ئەمڕۆمان بابەتێکە دەربارەی خانەنشینان و هەزینەی کەمەرشکێنی ژیان. کەسانێک کە نزیک بە 30 ساڵ لە ژیانی خۆیان کاریان کردووە، بەڵام ئێستا لە سەردەمێکدا کە پێویستیان بە سەرنج واگا لێبوونە، هەزینەی کەمەرشکێن بۆتە هۆیەوەی کە ڕەنگی حەسانەوە نەبینون و لە بارودۆخی نەخۆشیشدا هەر خەریکی کار بن. بارودۆخی ژیان و نەخۆشی بۆتە هۆیەوەی کە خانەنشینکراوان لە ماوەی ساڵانی ڕابردوودا گەلێک جار دەست بدەنە ناڕەزایەتی. خانەنشینکراوان خوازیاری وەرگرتنی حقوقی سەروی هێڵی هەژاری و دەرمانی ببورن دەرمانی بێبەرامبەرن، بەڵام تا بە ئێستا هیچ کام لە خواستەکانیان جێبەجێ نەکراوە. بەپێی ئامارەکان لە ئێران تر لە 5 ملیۆن خانەنشینکراوی کشوەری و لەشکری بوونی هەیە کە نسبەت بە تەواوی جەمعیەتی ئێران ئاستێکی نزیک بە 5% بەیان بەواتایەکی دیکە لە هەر 20 کەس یەک کەس لە ئێراندا خانەنشینە. ئەم ئامارە لە چاو وڵاتانە کە جەمعیەتەکەیان کەمتر لە ئێرانە، بەڵام ئامارەکانیان واقعیترە و مافی کۆمەڵایەتی خانەنشینکراوان بە پێی یاسا دابین دەکرێت یەکجار کەم و گومان هەڵگرە. بۆ نمونە لە وڵاتی بریتانیا نزیکەی 11% جەمعیەت لە تەمەنی خانەنشینیدا واتە 65 ساڵ بۆ سەرەوە، واتە لە جەمعیەتی نزیک بە 67 ملیۆن کەسی ئەو وڵاتە لە هەر 6 کەس یەک کەس خانەنشینکراوە. وڵاتی تورکیا بە جەمعیەتی 82 ملیۆنیەوە 12 ملیۆن خانەنشینکراوی هەیە. ئەوەش لە حاڵێکدایە کە جەمعیەتی ئێران و تورکیا و پێکاتەی تەمەنی جەمعیەتەکەیان جیاوازیەکی زۆریان نییە پێکەوە. لە کۆماری ئیسلامیدا ژنانی ناوماڵ زۆر بە دەگمەن حقوقی خانەنشینیان بەردەکەوێ و بە لە بەرچاوگرتنی ڕێژەی یەکجار لەسەری بێکاری بە تایبەت لە ناو ژناندا ئاماری واقعی کەسانێکە لە تەمەنی خانەنشینیندان لە ئاماری دەوڵەتیدا هیچ ڕنگدانەوەیەکی نییە. ئەگینا چۆن دەبێت لە ئێران لە هەر 20 کەس یەک کەس خانەنشینکراو بێت، بەڵام بۆ نمونە لە وڵاتانی تورکیا و بریتانیا لە هەر 6 کەس یەک کەس خانەنشینکراو بێت. ئەگەر ئامارێکی ورد و باوەڕپێکراو لە ژمارەی خانەنشینکراو هەبوایە، ئەگەر ژنانێک کە خەریکی کاری ناوماڵون و یان بێکارن، ئەگەر پیاوانێک کە بە تەمەنی 65 ساڵی گەیشتون بە تەواوی لەم ئامارەدا بگونجاندرانایە، تەنانەت ئەگەر پێکهاتەی جەمعیەتی ئێران لاوتر بووایە، نزیکەی 10 ملیۆن خانەنشینکراومان دەبوو لە ئێران ببووایە. گرانی تەوەڕۆم داهاتی نەگۆڕ و دابەزینی ئەرزشی پۆڵی ئێران لەلایەکەوە و گرانی بەردەوامی هەموو کاڵا و خزمەتگوزاریە پێویستەکان لەلایەکی دیکەوە بۆتە هۆی هەژاری و گوزەرانی سەختی بەشێکی زۆر لە خانەنشینکراوان و بە ساڵاتوانی ئەو وڵاتە. هەندێک لە مادە خۆراکیەکان لەوانە ماسی لەسەر سفرەی خانەنشینکراوان نەماوە، خواردنی گۆشتیش یەکجار کەم بۆتەوە. شیرەمەنی و هێلکە کە خواردنی سەرەکی بەشی هەژاری کۆمەڵگایە لەگەڵ چوونە سەرەوەی قیمەتی 100% بەرەو ڕووبووەتەوە. خزمەتگوزاریەکانی وەک ئاو، بەڕک، گاز، تەلەفۆن و ئینتەرنێت زیاتر لە 1 ملیۆن تمەن لە حقوقی بنەماڵەیەکی 4 کەسی بە خۆیان تەرخان دەکەن. زۆرێک لە خانەنشینکراوان پاش 30 ساڵ کار لە تەمەنی 6 ساڵیدا ناچارن بۆ دابینکردنی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان بە شوێن پیشەیەکی نوێ بکەون و یان هەژاری و فەلاکەتی زیاتر تەحمل بکەن. خانەنشینکراوان لەگەڵ کێشە و گرفتی ئابووری، ڕۆحی و بنەماڵەیی فراوان بەرەوڕوو. دابینکردنی هەزینەی منداڵانێک کە هێشتا سەربەخۆ ناژین، دابینکردنی هەزینەی خوێندن و هاوسەرگیری مناڵەکانیان، و لەلایەکی دیکەوە حقوقی نەگۆڕ و دابەزینی ئەرزشی پۆڵی ئێران تەنیا چەند نمونە لەم کێشانن. کێشەیەکی سەرەکی دیکەی خانەنشینکراوان گرانی لە ڕادەبەدەری دەرمان و خزمەتگوزاری پزیشکیە، بە تایبەت بۆ کەسانی بەتەمەن کە لەگەڵ کێشەی گەورە و شکۆلەی جەستەیی و دەرونی بەرەوڕون. خانەنشینکراوان ئەگەر شانسیان بێت و نەخۆشیێکی جددی و پڕهەزینەیان نەبێت، ترس و نیگەرانیان کەمترە. بەڵام ئەگەر هەزینەی دەرمانیەکەیان لەسەرێ بێت و لە خزمەتگوزاری دەوڵەتیش بێبەری بن، بەداخەوە مەرگی پێشوەخت و یان هەژاری بێسنوور چاوەڕوانیان دەکات. ڕێژەی لەسەرەی بێکاری لە ناو لاوان و تەنانەت لاوانی خاوەن بڕوانامەی زانکۆ کێشەیەکی دیکەی ڕۆحی و ماڵی توێژی کەمداهاتی خانەنشینکراوانە.
لاوانێک کە ناچارن لەگەڵ دایک و باوکیان لە ماڵدا بمێننەوە بەهۆی بێکاریەوە ئیمکانی ژیانی سەربەخۆ و هاوبەشیان نییە. شێوازی هەڵسوکەوت لەگەڵ بە ساڵاتچوان منداڵان ژنان و کەمەندامان لە هەر کۆمەڵگایەکدا یەکێکە لە پێوەرە سەرەکیەکانی ئاستی ئینسانی و دیموکراتیک بوونی ئەو سیستەمە سیاسیە و یەکێک لە پێوانە گرنگەکانی مافی ئینسانە لە ئاستی کۆمەڵگادا کە حکوومەتی ئیسلامی لە هەموو ئەم بوارانەدا یەکێک لە کۆنەپەرستترین و گەندەڵترین سیستەمە سیاسیەکانە لە ئاستی جیهاندا. خانەنشینکراوان مافی خۆیانە کە پاش ساڵانێکی زۆر کارکردن و ڕەنج و مەشەقەت لە ئەمنیەت و ڕەفاهدا بژین و نیگەرانی دابینکردنی دەرمان و خواردن و سەرپەنای گونجاو بوون. بیزارم از دین شما، نفرین به آیین شما، از سینه پیشانی‌ها دلهای سنگین شما، دلهای سنگین شما. ای شهر بی آیین شده، ای مردم غمگین شده، ای عالمی بیدین شده از عهد ننگین شما، از عهد ننگین شما. بیزارم از دین شما، نفرین به آیین شما، از سینه پیشانی‌ها دلهای سنگین شما، دلهای سنگین شما. جێگە و پێگەی ژن لە شریعەتی ئیسلامدا دووەمین بابەتمانە کە ئەمڕۆ لە بەرنامەکەماندا باسی لێ یەکەین. بەپێی شریعەتی ئیسلامی ژن بە نیوە پیا و ئەژمێردرێەوە ئەو ستەم و بێمافیە لە قانونی ئەساسی کۆماری ئیسلامیدا بە زەقی ڕەنگی داوەتەوە. هەر بەم پێیە ژنان بە حکمی یاسا لە سەرەتایی ترین مافەکانی تاکە کەسی وەک مافی تەلاق، مافی سەرپەرستی منداڵ، مافی پارێزەری، مافی یەکسان بۆ شاهیدیدان لە دادگا و محاکمە، مافی ئازادی پۆشین، سەماکردن، گۆرانی بێژی، تەنانەت بە دەنگی بەرز قسەکردن، دەست لێدانەوە لەگەڵ پیاوانی بە وتەی یاسا نامەحرەم و هەمووی ئەمانە و زۆر شتی دیکەی لەم چەشنە بۆ ژنان قەدەغە ڕاگەیەنراوە. دوورخستنەوەی ژنان لە بواری چالاکیە سیاسی و کۆمەڵایەتیەکاندا سەرچاوەی هەموو بێمافیەکانی دیکەیە. ئەم بێمافیە لە یەکەم ڕۆژەکانی هاتنە سەرکاری دەسەڵاتی ئیسلامی لە ئێران دەستی پێکرد. لە قانونی ئاساسی کۆماری ئیسلامی داهاتووە کە ژنان یەکێک لە گرنگترین دەستکەوتەکانی شۆڕشی ئیسلامین. ئەلبەتە ئەم دێڕە بۆ ڕێزگرتن لە ژن و جێگە و پێگەی سیاسی و کۆمەڵایەتی ژن نییە، بەڵکو بۆ خزمەتکاریکردنی ژن بە پیاوان و بێمافکردنیانە. قانونی ئەساسی کۆماری ئیسلامی ئێران بە شێوەی ئاشکرا ئاماژە بەم مەسەلەیە دەکات کە ڕۆڵی دایکایەتی گرنگترین ئەرکی ژنی موسڵمانەوە بەم پێیە دەبێت لە ماڵدا بمێنێتەوە و ئاگای لە منداڵەکانی بێت و بە جوانترین شێوە بۆ کۆمەلگا پەروەردەیان بکات و خزمەت بە پیاوی بنەماڵە بکات. ئاخوندەکان ئیدعا دەکەن کە ڕۆڵی دایکایەتی بۆ ژن تەنها کارکردێکی ئاسایی نییە، بەڵکو ئەرکی پیرۆزی دایکایەتیە و ئەم موشەیەی کە بەهەش لە ژێر پێی دایکدایە دەیان هەوێت بە قەولی خۆیان بە موشەیە ژنان فری بدەن تا لە ماڵ نێنە دەرەوە و خزمەت بە ماڵ و منداڵ و مێردەکانیان بکەن. لە کۆمەڵگایەکدا کە ژن بە ڕەگەزی دووهەم و نیوەی پیاو بە ئەژمار دێت، لە کۆمەلگایەکی دیکتاتۆر و دژە ژندا کە بناغەی لەسەر دژایەتی لەگەڵ ژن و چەوسانەوە و سەرکوتکردنی مرۆڤەکان دانراوە، ئازادی ژنان جێگەیەکی نییە. پیشەگەلێکی زۆر لە ئێران هەن کە تایبەت بە پیاوانن و ژنان هەرچەندە لەم بوارەشدا لێ هاتوو بنیای سەعدادی فێربوونیان هەبێت ئیمکانی کارکردن لەو پیشەیانیان پێ نادرێت. تەنانەت ژمارەیەک لە بوارەکانی زانکۆش تایبەت بە پیاوان کراون و خوێندکارانی ژن قبوڵ ناکەن. بۆ ڕعایەتکردنی مافی تاکە کەسی و دادپەروەرانەی ژن و پیاو پێویستە ژنانیش هەروەک پیاوان و شان بە شانی ئەوان و ئەو هەلەیان بۆ بڕەخسێت کە خۆیان بە پێی حەز و ئارەزوەکانیان پیشەیەکی گونجاو بۆ خۆیان هەڵبژێرن. بەڵام لە یاسا ئیسلامیەکاندا تەنیا کاتێک ژن دەتوانێت لە دەرەوەی ماڵکار بکات کە ڕەگەزی نێرینەی ناو بنە ماڵەواتە باوک برایان هاوسەرەکەی ئیزنی پێ بدات. لە ڕوانگە ئیسلامەوە ژن سەرچاوەی هەوەس و وروژاندنە. ژنان نابێ ببیندرێن تا مەترسی ئەوان کە هەڕەشە لە کۆمەلگای موسڵمانی دەکات کەم بێتەوە.
ئەگەرم سەرچاوە وروژێنەرە مەهار و کۆنتڕۆڵ نەکرێت ئاڵۆزی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە و ژیانی ئاسایی و مەسەبی پیاوان دەکەوێتە مەترسیەوە بەم بۆنەوە کەواش بوو بەهەشتیان لێ حرام دەبێت و ئەویشیان لە دەست دەچێت. ژنان دەبێت لە یاسای خۆداپۆشین ئیسلامی پەیڕەوی بکەن چونکە لە ئەگەری بەڕێوە نەبرنی ئەم یاسایە سزای قورسیان بۆ دیاری دەکرێت. بەپێی تەفسەراتێک کە بە مادەی 139 یاسای سزادانی ئیسلامی زافەکراوە ژنانێک کە بەبێ لە بەرکردنی جلوبەرگی ئیسلامی لە شوێنە گشتیەکاندا هاتوچۆ بکەن بە 10 ڕۆژ تا 2 مانگ زیندان سزا دەدرێن. هەڵبەت شۆڕشی ژن ژیان ئازادی ئەم یاسایەی بەکردەوە خستە زەبڵدانەوە. لە ماوەی 3 ساڵی ڕابردووشدا شاهیدی ئەوە بووین کە ژنانی بوێر و ئازادە لەگەڵەوەشدا کە مەترسی گرتن و زیندان بەسەریانەوە بوو حیجابی زۆرە ملەیان تۆڕ هەڵدا. ئەم بزوتنەوەیە بەرەو ئەوە دەڕوات کە بە یەکجاری وە بۆ هەمیشە ژنان لە یەخسیری حیجابی زۆرە ملێ ڕزگار بکات. لە ڕاستیدا بە هەر ڕادەیە کە مافی شخصی و تاکە کەسی مرۆڤەکان لێیان قەدەغە بکرێت بەو ڕادەیەش دەبێتە هۆیەوەی کە ئەوان زیاتر لەسەر ئەوە ساغ ببنەوە کە ئەو شتانەی لێیان قەدەغە کراوە ئەوە ئەنجام بدەن. ژنان دەیانەوێت بە پێشێلکردنی یاسای دژبەژن و پیا و سالارانە هەست بە ئازادی و مافی هەڵبژاردن تەجروبە بکەن کەوایە بە پیا و سالاران و بە دەوڵەتی پارێزەری دەڵێن کە بێهودە ئاسنەی سارد مەکوتن و ڕزگاری مسۆگەرە و جیهانی ئەمڕۆ چیتر ئەم سوکایەتیە بە نیوەی کۆمەلگا واتە ژنان هەڵناگیرێت.
بابەتی دوای بەرنامەی ئەمڕۆمان دەربارەی ژنان و کاری کورەخانەیە. وەرزی هاوین جەنگەی کار لە کورەخانەکانە. لەم وەرزەدا بە هەزاران بنەماڵە بە گەورە و بچووکەوە لە شار و لادێکانی کوردستانەوە ڕوودەکەنە کورەخانەکان لە شارەکانی دیکەی ئێران. سەرەڕای کاری تااقەت پڕوکێن و داهاتی کەم بێکاری و هەژاری ناچاریان دەکات بە هەموو خاوخێزانەوە سەرقاڵی ئەو کارە بن بۆەوەی ژیانی مەمرە و مەژی مانگانەی پایزوزستانیان پاشکەوتکەن. کاری کورەخانە بە تایبەت بۆ ژنان کارێکی زۆر دژوار و گرانە. کاری کورەخانە وێڕایەوەی کە کارێکی شەو ڕۆژیە لە مەیدانێکی گەرمدا لە ناو کۆمەی خاکدا شەو ڕۆژ دەبێت هەرگ بگرنەوە و بیکەن بە خشک. ژنانی کرێکار جگە لە خشبڕین و خشت کۆکردنەوە و مەیدان خاوێنکردنەوە هەروها هێنانی خاک بۆ مەیدانەکان دەبێت یارمەتی پیاوەکان بدەن و وەکو ئەوانیش لە مەیداندا کار بکەن. لە لایەکی دیکەشەوە دەبێت کاری دیکەش وەکو نانکردن، چای لێنان، چێشت لێنان و کاسۆکەوچ و جل شۆردنیش ئەنجام بدەن. پیاوەکان لەو کارانەدا یارمەتی ژنەکان نادەن و لێرەشدا ئەوە ژنەکانن کە دەبێت دوو بەرابەری پیاوان کار بکەن. ژنانی کرێکار لە کورەخانەکانی کاتی پشودانیان بۆ نامێنێتەوە، چونکە لە کاتی پشودانی ئەوانی تردا ژنان هەر کار دەکەن. بۆ نمونە کاتێک کە هەموو ئەندامانی خێزانەکە کۆ دەبنەوە بۆ نان و چای خواردن و پشودان، ژنەکان دەبێت خەریکی ئاشپەزی و ماڵ خاوێنکردنەوە بن و جارێکی تر دەبێت خەریکی ئامادەکردنی شتومەک بۆ سەر لە نوێ دەستپێکردنەوەی کار بن. هەروەها ڕۆژانی جومعە کە هەموو کرێکارەکان تاعتیلن و خەریکی پشودانن، ژنان ئەو ڕۆژەش لە بەیانیەوە تا ئێوارە خەریکی جل شۆردن، ماڵ خاوێنکردنەوە و لەم جۆرە کارانە دەبن. زۆرێک لەو ژنانە هاوکات لەگەڵ کارکردندا دەبێت کاری منداڵداریەتیش بکەن. هەندێک لەو ژنانەی کە دووگیانن و لە کورەخانە کار دەکەن نەک هەر لە پشودان و خواردنی گونجاو بێبەشن، بەڵکو لە تەواوی دەورانی دووگیانیاندا تا منداڵبوونیان و دواتریش لە هەموو چاودێریەکی پزیشکیش بێبەشن. مەگەر جارێک بەڕێکەوت ژنێک بەر لە منداڵبوونی یان لە کاتی منداڵبوونی دایمکانی ئەوەی بۆ بڕەخسێت کە سەردانی پزیشک بکات، ئەگینا بەپێی ڕەواڵ ئەم پرۆسەیە لە لای مامانی تەجروبی و سنەتی بەڕێوە دەچێت. لە ماوەی منداڵبوونیشیدا هیچ شتێکی تەندروستی کە شیاوی ئینسان بێت بۆیان دابین ناکرێت و هەندێک جاریش لەبەر نەبوونی ئیمکاناتی پزیشکی ژنەکە منداڵەکەی لەبار دەبات یان خۆی یانی لەدەست دەدات. ئەگەر ژنەکە زیندوو مایەوە دوای چەند ڕۆژێک سەرەڕای ئێش و ئازاری دوای منداڵبوون دەبێت سەر لە نوێ کارەکانی پێشووی خۆی دەست پێ بکاتەوە. هەمووی ئەوانە و زۆر شتی دیکە وەکو کاری تااقەت پڕوکێنی کورەخانە و نەخۆشی جۆرە و جۆر کە ژنان هەیەە، ژنانی کرێکار بە تەواوەتی دەخاتە ژێر گوشارەوە. ئەو کێشە مشکلاتانە وای لە ژنان کردووە کە ڕەنگ و ڕوویان و ڕواڵەتی جەستەییان وەکو خۆی نەمێنێت. کاتێک کە کاری کورەخانە تەواو دەبێت و کرێکارەکان دەگەڕێنەوە بۆ ماڵەوە، ژنانی کرێکار دەبینین کە لە ژێر گوشاری کاری کورەخانەدا چۆن هەموو دەست و پەنجەکانیان قەڵشیون و چۆن ڕەنگ و ڕوخسارێکی زەرد و هەڵبروسکاویان هەیە. ئەوە ڕاستە کە کاری کورەخانە بۆ هەموو کرێکارێک دژوارە، بەڵام بۆ ژنانی کرێکار 2 هێندە و بگرە 3 هێندەش دژوارترە. Thank you.
بۆ قەڵای سەرمایەدار بۆ قەڵای سەرمایەدار هەموو کردار و کار ڕێکخەرین ڕابەرین بۆ هەموو کردار و کار ڕێکخەرین ڕابەرین کارگەری جەنگاوەری ڕەنجەری تێکۆشەری کارگەری جەنگاوەری ڕەنجەری تێکۆشەری بۆ قەڵای سەرمایەدار بۆ قەڵای سەرمایەدار گەلێکی بەختیار هەڵدەرین هەڵدەرین بۆ گەلێکی بەختیار هەڵدەرین هەڵدەرین کارگەری جەنگاوەرین ڕەنجەری تێکۆشەرین کارگەری جەنگاوەرین ڕەنجەری تێکۆشەرین بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەی لەگدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. هیوادارم تا بە کۆتایی لەگەڵماندا بووبن و بابەتەکان جێی سەرنجیەوەی ئازیز بوو بێت و کەڵکی پێویستی لێوەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی دیکە بە ژیانێکی پڕ لە کامەراییتان دەسپێرم و ماڵاو.